بە بیانووی چەنەوەکارێک دادگایکردنی 4 لە جیراوانی بادینان بۆ 8 مانجی داهاتوو دواخرا. یەکێک لە هۆکارەکان ئامادەنەبوونی یەکێک لە دادوەرەکان بوو کە بەشدار بێت لە بڕیاردان. لەلایەنی دادگاوە بە هەموو وتەکانیان باس کرد و تەواوی ئەو تۆمەتانیان خراوەتە پاڵی ڕەتیان کردەوە و ئەو بەڵگە و ئەدلانەیەکەوە لە بەردەم دەستی دادگا هەبوو هیچ بەڵگەیەکی باوەڕ پێکرا و هیچ بەڵگەیەکی سەلماندنی تاوان نەبوو. تۆمارێکی دەنجی یەک لە تۆمەت خراوەپاڵەکان هەیە بە ناوی شێروان. ئەو شێروان وتی ئەو دەنگە دەنجی من نییە، دەنگەکە شتێکی وای تێدانی ئەسڵەن تەنها دەرێن چالاکیەک نازم شتێک لە منتیقەی چڕا یان لە منتیقەی زاخۆ یان لە منتیقەی شیرازی شتێک بکەین بە تەفسیری ئاسایش پیان وایە کاری تێکدەرانەیە. ئێمە شەر ئەو کاتی لە ناو هۆڵی دادگا پێمان گوتن بە تەفسیری ئێوە کاری تێکدەرانەیە، بە تەفسیری ئێمە ئەوە هیچ شتێکدا نییە. باوتەی ئامادەبوانی نێوهۆڵی دادگایکردنەکە تەواوی ئەو تۆمەتانەی خراببوونە پاڵ ئەو 4 جیراوەی بادینان ڕەت کرانەوە. هیچ بەڵگەیەکیش نەبوو کە ئەو 4 کەسەی پێتۆمەتبار بکرێت، بۆیە نیگەران لەوەی کە دادگا نەیتوانیوە ڕۆڵی خۆی ببینێت. هەر 4 تۆمەتبارەکە هەموو ئەو تۆمەتانیان ڕەت کردەوە و بەداخەوە لە قۆناغی لێکۆڵینەوەدا محامیان نەبووە ماوەی ساڵێکە پارێزەرەکانیان نەبینەوە و یەکێک لە پارێزەران وتی من 38 جار سەردانی دەستگای ئاساییشم کردووە بۆ ئەوەی کە بریکارەکەم ببینم کە نەیتوانیەوە ببینە. باوتەی پارێزەرانی جیراوانی بادینان ئەو 4 دەستگیر کراوە و تۆمەتانەی خراوەتە پاڵیان لەگەڵ ئەو یاسایە ناگوجێت کە دادگایی پێدەکرێن. بۆیە با پێویستی دەزانن دادگا مادەی دەستگیرکردنی ئەو جیراوانە بگۆڕێت. هەڵگورد ئەحمەد، کورسات نیوز، هەولێر.